نیماندارانی خۆشەویست لە وتاری ئەمڕۆدا بە پشتیوانی پەروەردگار باسی لە خەسڵەتێکیان باسی لە صیفەتێکی خراپ ئاینی ئیسلام و قورئانی پیرۆز و سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێمان دەڵێ ئەم ئاکارە وریابن هەتا پێتان ئەکرێ دوورکەونەوە لێ شتێکی باش و چاک نییە، پەسەند نییە لە شەرعی ئیسلامدا. ئەوش بابەتەش ئەوش عجبە، واتە سەرسامبوون بە خۆت، واتە بەکار و کردارت بە هەنگاوەکانت کە دەینەی لای خۆت بە شتێکی گەورە پیشان بدەی لە نەفسی خۆتدا، واتە سەرسام بی بە نەفسی خۆت، عەجایب و عجب بتگرێ کە تۆ کەسێکی چاکی ئەبێ وریابی بەعزەجار شەیطان لێرەوە چیەکە زەفەرت پێ ئەبا، لە خشتت ئەبا بەوەی کەوا شتەکانت بۆ ئەڕازێنێتەوە. یەکێکە لەوانەی ئینسان بزانێ نەک خۆت، نەک نەفست، نەک جەستت، نەک ماڵت، نەک مناڵت، بەڵکو دنیاش، ئەمانە هەمووی ئەبێ وامان لێ بکە ئێمە بایی نەبین لە خۆمان، بایی نەبین لە خۆمان، چونکە ئەو دنیایی کە ئێمەی کۆ کردێتەوە و ئەو ماڵە و ئەو منداڵ و ئەولاد و خێزان و پارە و پول و تەنانەت نەفسی خۆمانش بە دنیاشەوە قیمەتی باڵا مۆشیلەیەکی نییە لای خوای پەروەردگار. ئەمانە هیچ وامان لێ نەکا ئێمە خۆمان نەناسینەوە، خۆمان بگۆڕین. پەروەردگار لە قورئاندا زۆرجا ئاماژەی کردووە وریابن، دنیا نەتان خەڵەتێنێ و مەغروریش مەبن. پەروەردگار لە قورئاندا ئاماژەی کردووە چەنەها ئایەتە ئەبێ وریابین هەم دنیا وما الحياة الدنيا إلا متاع، یان چەنێها ئایەتی تر هاتووە ئەبێ ئینسان وریابی عجب نەیگرێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەموو ژیانی پێغەمبەردا باسی جەنگێ ئەکرێ، ناوی حونەینە. ئەم جەنگە مسلمانان 12,000 چەکدار بوون، لە هەموو غەزا و جەنگەکانی تر سوپای ئیسلام زۆرتر بوو، بەقووەتر بوو، بەڵام لەم جەنگەدا لە قورئانە بۆمان تۆمار کراوە، چونکە سەحابەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەک شتێک هاتە دڵیانە، وتیان ئێمە ئەمڕۆ هەرەی بینەوە، ئێمە 313 نەفەر بووین لە بەدر، ئێستا 12,000 چەکدار هەرەی بینەوە. مەغرور بوون، واتە کەمێ شتێکی شەیطان شتێکی خستە نەفسیان ناو دڵیان، بەمانەی مەغروری ئەوەی ناکە لوت بەرز بن، بەڵام شتێک هاتە نەفسیان شەیطان هێنای، ئەوە بوو خوای پەروەردگار کە باسی ئەکا وەیەومە حونەین ئیذ ئەعجەبەتکم کەثرەتکم، ڕۆژی جەنگی حونەین عەجایبتان لێ هات، وتان ئەمڕۆ ئێمە زۆرین، بەڵام لەو ڕۆژەدا چی بوو؟ ئەوە بوو مسلمانان شکان، چونکە بۆ تەوەکلی ڕاستەقینەیان لەخوا کەمێ دابەزان بۆ نەفسی خۆیان، خوای پەروەردگار پیشانی دا پێیان. با ئەمڕۆ ئێوە زۆرن، بەڵام وا ئەزانن بە قووەتە، وا ئەزانن بە هێز و بازووە، نەخێر، بەڵکو ئەمە لە سیرەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمانەمان بۆ هاتووە. ئەگەر ئینسانێ لە خۆی بایی بێ، ئینسانێ خۆی بە شت بزانێ، خۆی بە گەورە بزانێ، ئینسانێ کردەوەکانی لا گەورە بێ، وا ئەزانێ هەر ئەم چاکە و ئەم باشە، زۆرجا لە ئیماندارانش شەیطان تێت زەفەر ئەبا، بە تایبەتی ئینسانی مسلمان ئەبێ وریابی تۆی ئیماندار و مسلمان ئاگا لە خۆت بێ، چەندێ کرداری چاکت کرد و زۆرت کرد، بەڵام قەت وریابە لەسەر خۆت عجب نەتگرێ، سەرسام نەبی بڵێ من چاکەی زۆرم کردووە، چاکەم باش کردووە، خراپەم کەم کردووە، قەت ئەوانە وریابە شەیطان نەتخەڵەتێنە بەوانە. یەکێ لەوانە ئەگەر ئەم خوا پەنامان بدا ئەم ڕەفتارە ناشیاوە لە هەر کەسێکا بێ، یەکێ لەوانە وریابێ علامەت الجەهلی ثەلاثە، ئەبوو دەردا ئەفەرمێ علامەت و نیشانەی جەهالەت بێدەبینەوە لە خزمەتتان ناوشەمان بینێ، نەزانی جاهل هیچ نازانێ ئەڵێ سێشتە.
یەکێ لەوانە العجب واتە سەرسامە بێ بە خۆی ئەم مرۆڤ ئەم ئینسانە خۆی زۆر لە خەڵک گەورەتر ئەزانێ خۆی ها لە تەبەقەیە خەڵک بە کەم ئەزانێ بە کەم حەسابی بۆ ئەکە ئێژێ هەر کەسێ وا بوو ئەو کەسە جاهیلە نەزانە نەفامە با هەر شتێک بێ خوام کردە عیلمی هەموو دنیایەیە چونکە خۆی عاشقی نەفسی خۆی بووە ئەگەر دروست بێ قسەکە خۆی شەیدای خۆی بووە ئینسانێ بەعزە جار خۆی بە بۆنەی جوانیەکەیەوە عوجبەی گرێ خوا لێ ئێسێنێتەوە ئەچێتە بەر ئاوێنە ئێسێ کاتێک خۆی ئەبینێ ئەمەنە جوانە ماشەڵایە ناکە یا ماڵ و مناڵی یا خێزانی یانەوەی هەیەی چونکە یەکێ لەوانە ئینسان بە هەر شتێ مەغروری کرد بەسەر خەڵکا خوا لێ ئێسێنێتەوە هەر شتێ پۆزی دا لێی خۆمانەڵێین بە هەر شتێ پۆزت دا لێی بەسەر خەڵکا خوا لێت ئەسێنێتەوە ئەو ماڵە تەئکیدت لێبێ بۆ یەکێ لەوانە علامەتی جەهلەوەیە ئیمامی حەسەنی بەسری ڕضا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێت یەکێ لەوانە کە ئیمامی حەسەنی بەسریە پیاو چاکە ئەفەرمێ ئەم پیاوە ئینسانێک بەل و جل و بەرگەکەی واتا مەغرور بوو بەوەی سەرسام بوو بەڵام ئەو چیوت وای زانی بەوە خوای گەورە پێشی خەڵکی ئەخا دوای پەروەردگار لێی سەندەوە ئەمجا فەرمێ ئیمامی غەزالی ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ لە پێناسەی عوجبە واتە خۆ بە گەورەزانین ئەفەرمێ ئەوەیە ئەو نیعمەتەی کە خوا دایە پێت بەو نیعمەتەی بەسەر خەڵکا پۆز لێدەی خوا و نیعمەت لێ سێنێ یەکەمیان دووەمیانش ئەوەیە خوای گەورە نیعمەتەکە لێ ئەسێنێ و لەبیر چشەکە لەناو خەڵکیش داوا لێ دێ کەس نایەتە یاد خەڵکی تۆ ناخاتە یادی خۆیش چکە بۆ تەکەبورت دا لێی خەڵکێ بەسەر ئەم زەویە ئاڕوا و پۆز لێدا ئەزانن ئیمانداران حەقی زەوی هەیە خەڵکانێک بەسەر زەوی ئاڕوا حەساب بۆ ئەم زەویە ناکە کاتێ شۆڕێکەنە ناو زگی زەوی تۆڵەی خۆی لەوێ ئەکاتەوە زەویە ئەڵێ ها بەسەر شانما ئاڕۆیشتیت پۆزت لێدا وازانی ڕۆژە ڕۆژان نایەتە ناو زگی من ئەو کاتە لە ناو قەبردا ها قەبرەکە دێتە یەک بۆ کەسانێک کە لەسەر زەوی ئەڕۆن و ئاساییە قەبرەکەش بە ئاسایی تێتە یەک فرە ئەزیەتیان نادا بەس ئەوانەی بەسەر زەوی ئاڕۆن و حەساب بۆ زەوی ناکەن ئەلەورا تۆڵەی خۆیان زەوی تۆڵەی لێ ئەکاتەوە لەو مرۆڤە ئەبێ ئینسانی ئیماندار بزانێت دنیا مانە ئەوە نییە ئینسان کە خوای گەورە هەندێ نیعمەتی دا پێی تر بزانێ ئەم پیاو چاکە و ئەولیای خوایە هەموو شتێکی خوایە خەڵکیش هەن لە تەرەفێکی تر و خەڵکیش حەسابێکی تری هەیە یان دەرەجە دوون یان سێن لای خەڵکی ئەبێوان نەبێ ئینسانی ئیماندار خاڵێکی ترەوەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پەنای گردووە و فەرموویەتی اللهم إني أعوذ بك من نفخة الكبرياء واتە خوایە بمپارێزە لەو تەموژوو بڵێین هەناسە و گەورەی و فیزی خەڵکانی خۆلەبایی خەڵکانێکی کە سەرسام بوونە بە خۆیان خوایە لەو کەسانە بمان پارێزە ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم دوعا مبارەکەی کردووە زۆر جارەوە بڵێ خودایە ئیسا خەڵکێکەیە ئەڵێ خوایە بەس بم دەرێ نازانێ بڵێ خودایە بم دەرێ ئەگەر تۆ ناسم ئاخر خەڵکەیە بە بۆنەی پار و پولەکەیەوە خوا ناناسێ بە بۆنەی مەنسەب و پلە و پایە و ئیترەوەی هەیەی لە دنیادا خوا ناناسێ نەعوذ بالله ئەگە فەقیر بووایە خوایە ناسی بەڵام پارە و پول و پۆستەکەی وای لێ کردووە مەجالی ئەوەی نەبێ عیبادەت و یەکسانی و بەندایەتی خۆی ڕاستەقینە بۆ خوا ئەنجام بدە خەڵەتاندوێتی بەڵام نازانێ وازانی هاتووە بۆ دنیا بەس بۆ ئەمە لێی تێک چووە دنیا هەر کەسێ هاتووە بۆ خۆی بۆ کار و کرداری خۆی بناتە شان و بیبە نهاتووە بۆ خەڵک بژی و
دوای خۆیشی لەولاوە زەرەر بکە. ئەمڕۆ خەڵکێک وایە ماڵی خۆی ئەڕمێنێ بۆ خەڵکێتر ئەژی لە پێناوی خەڵکی تر، بەڵام سێرەکەی قیامەتی خۆی بۆشە، هیچی تیانە، جوعبەکەی هیچی نابا لەگەڵ خۆی. یەکێکی تر لەوانە ئەبێتە ئەوەی هۆکاری تووڕەبوونی خوا، هەر کەسێ لوتی بەرز بێ سەرسام بێ بەخۆی، با ئیماندار بێ با مسلمانش بێ، خوا تووڕێلی. پێغەمبەری نازدار صلى الله عليه وسلم فەرمێ من تعاظم في نفسه، هەر کەسێ نەفس و خۆی بە گەورە بزانێ و کاتێ ڕێدەکا بە گەورەی فیز لێدا ئەلقى الله ئەو کاتێ گەڕێتەوە بەلای خوا چێ بێ وهو غضبان، خوای گەورە زۆر تووڕێلی. ئەو کەسەی کە سەرسامە بەخۆیەوە ئیماندارانی بەڕێز. خاڵێکی تر ئەوەیە ئیمانداران ئەوەی کەوا خۆی بە تەواضع ئاز کەسی سادە خۆمانەڵێین، خوای پەروەردگار پلە و پالەی بەرزەکاتەوە. عەکسی ئەوک من تواضع لله درجة رفعه الله، واتە هەر کەسێ ئینسانی سادە بوو فیض و کبری لێ نەدا، خوای گەورە دەرەجەی عالیەکە، ڕۆژ بە ڕۆژ زیادێکە، ئەیناسێنێ لە ناو خەڵک ڕۆژ بە ڕۆژ وای لێ دەکا ئەم ئینسانە بەرزە بێتەوە ناو خەڵکی. بەڵام ئەگە عەکسەکەی بێبەرز بێ نزمە بێتەوە. ئەمە تەرازووی خوایە دایناوە بۆمان ئیماندارانی بەڕێز و ئیماندارانی خۆشەویست. ئەوەی سەرسام بێ بۆ خۆی باشتی لێ حرام دەبێ، کبری بێ، چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەلاة وەسەلام کبر و عجب یعنی یەکێ لەوایە کە کبریشی تایە. من كان في قلبي مثقال ذرة، هەمومان کۆبینەوە مسقالە ذەڕەیە نابینین ئیمانداران، مسقالە ذەڕەیە لە دڵی ئیماندارێکە مسلمانێکە هەبێ کبر باش نابینێ، خوا پەنامان بدا. ئەبێ زۆر وریابین، چونکە ئەمڕۆ خەڵکەیە ئەمڕۆ زمانی من و تۆ بە پارە ئەشتە بردەم دەرگاکەی ئەسڵە نەجوابت ناداتەوە، هەر حەز ناکە لە مەجلیسێ دانیشێ فەقیری تیا بێ. ژێمانە چین دانیشین لەگەڵای ئێمە؟ کەی من لە شەئنی ئەمەم دانیشم؟ ئەها لوتی چێنێ بەرزە بەچی ئانازێ، وەڵڵاهی خواوەی لێسێنێتەوە. ئەگە بە پارە و بێ پول بێ بەخوا خوا مفلیسێکە، بەخوا بە عەشرەت و بنەماڵە بێ خوا پشتێشکێنێ، بە هەر قووەت و بازی بێ خوا قووەتەکەشی لێسێنێ. هەمووی بگەڕێنەوە بە تاریخ هەموویمان بینیە، خەڵک بووە هەر نیزامی بەعس لە ماڵ خۆتە ئەتوانی باسیکەی، کوا قووەتەکەی، کوا ناوی دەسەڵاتدارانی تر، کوا قارون، کوا ئەوانەی پێش هەمووی، ئەوەی بە قووەت خوای گەورە قووەتەکەی لێسێنێتەوە. ئەوەیشی بۆ نمونە بە پارۆبوول بێ، پارۆبوولەکەی خوای گەورە هەباء منثوورا لێسێنێتەوە. ئەوەیشی بنا ئازایی کا بە عەشرەت و بنەماڵە ئەو نەکوڕمەیە خوای گەورە ئەوانەی لێسێنێتەوە. هەر نیعمەتێک بەکارت هێنا بۆ ئەوەی بەسەر خەڵکە باز دەی یان بەسەر خەڵکە بڕۆی، خوای گەورە تەئکیدی لێ بێ بە نەحەقە خوای گەورە لێ دەسێنێتەوە. ئەمە عەهدی خوایە، ئەبێ وریابین ئیماندارانی خۆشەویست. تلك الدار الآخرة نجعلها للذين لا يريدون غلوا في الأرض ولا فسادا والعاقبة للمتقين. كباشتو بانو برينا دار الآخرة لرما بستي ويا بوكي بو كساني غلونا كان لسر زويدا زياد روي خويان بقورا سرسام نابن بخويان وفساد وخرابة وخرابة كاري لسر زويا برپانا كان أمانا كي أهلي باشتن أمانا كخواي پروردگار لقرآن دا آماجي كردوه و إيمان داراني بريد يما زور جار أمرو زورين من أم صفتي تيايا چي بكم چي بزور زور جار كبر وامان ليكا بين منطقة شيء لود برزية أم تنازل بوناكا أو تنازل بوناكا أزاني لسن حق شيء إيمان دارن زورين ما نش أزانين سرسامبون بوي كخواي جورا نعمتك بيداوي واتا نعمتي لو نعمتاني كپروردگار دايا بيد محمد سيرين أفرمي رضا ورحمتي إخوائي لبي يقسى نعمة اللي سينو علي يقسى كم كرت خواي جورا تشل فرموي تشل صال
قلت للرجل من 40 سنة يا مفلس. الله كسيكات قالتم بيكرت ها أمره بتايبتي واني واكم نقصان تواونين أيهنن فيديوي بي دركن قورترين قناح لا إخوة أو نقصان أشي فيديوي شي خاتا لايفيك يعني تصوير يكا لموبايلكي دواي بلاوي كاتو والله أو قورترين قناحة أو قناحت أجا خواي قول ليت خوشنا بيم في هوا فرمية بكابرايا بسوتم أي مفلس وبلين هيك تنية قالت شل صال خوا عبادتي اللي قبول نكرت شل صال لم زمانه أمشت أنا زور إيمان داره أم في أوشاكا فرمية شو كمان زور حسابيان كردوه بو أوشتاني كنعمتك خواي قولا شتكي داو بيما أم نقصانه خواي قولا نقصاني كردوه ناترسي خواي قولا وكو نقصان اللي يبكى أي بو أزيت يدي أي بو أزار يدي لباتيو دستي بقري يارمتي دي أي بو أزار يدي چاوت هي چاوي نیه پرسیارێک لێکە بەبەردەم تا ڕوا خەرکی ئەدا لە شتێک ئەی بۆ دەست ناجوولێ گیانە بۆ ناجوولێ دەستی بگری پرسیاری لێکە جوان جوایی دێتەوە کەسێکە تەواو نییە نوقسانە تۆ لە باتی ئەوەی یارمەتی بدەیت لە باتی ئەوەی دەستی بگری بۆ چاکە تۆڕە یارمەتیە دەی کەسێکە نوقسانە جگارەی پێدەی نەرگیلەی پێدەی عرەقی پێدەی ئەو نوقسانە ئەمە گوناح ئەمە تاوانە ئەمانە خراپە تۆ بەم کەسە ئەەکەی ئیماندارانی بەڕێز ئەبێ زۆر یابین ئەمجا ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ عجب چاکەکان لەناوە بە ئیمانداران کەسەیە خەڵکی وایە زۆر معجەبە قورئان خوێنێکی زۆر چاکە قورئان زۆرە خوێنێ باشیەکە لای خەڵک شەونۆژی زۆرەکە باسیەکە ئەمرەی زۆرەکە باسێکە تێت بە ناوەی ئەمەوە بەسەر خەڵکا کە ئەنەما ئەم خۆی کەسێکی ترە و خەڵکیش کەسێکی ترە بەڵام بێدون ئیشارە بەغێر مباشر ئەبێ وریابێ ئیمانداران ئەگە ئەو نیەتەتە بێ ئەوانەی گشتی پوچەڵە بێتەوە قوربان خوا ئاگای هەیە لە دیەتت خوا هەناسە بەلەوەی هەناسەکە بدەی خوا عەلم و خەبیرێ ئەبێ وریابێ ئیمانداران چاکەکانتان بەتاڵ مەکەنەوە بە دەستی خۆتان چونکە خوا داوامان لێکە پێغەمبەریش داوامان لێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژە ناو ئەسحاب و یاوەران ئەم حەدیثەت بیست بێ بەسێتی تر بڵێ من کردەوەی چاکەکەم ئێمە هیچمان نەکردە بۆ خوا 50 ساڵە عیبادەتەکەی تۆی چت نەکردەوە بە خوا 6 ساڵ 100 200 پێغەمبەری خوا ناو سەحابە فەرمووی کەس ناچێتە باشتەوە فەرموویانەی پێغەمبەری خوا تۆش وتی کەس ناچێتە باشتەوە بە کردداری خۆی فەرموویانەی پێغەمبەری خوا تۆش فەرمووی بەڵێ منش ئیلا بە ڕەحمەتی خوا نەبێ خوا ڕەحمی پێ نەکا ناچێتە باشتەوە ئیتر تێبگە ئەمە حەدیثی صەحیحە نەڵێی کردەوەی چاکە 300 ساڵ عیبادەتی کرد لە ئەوشکەوتە 300,000 ساڵ عیبادەتی کرد لە بەنی ئیسرائیل لە ئەشکەوتێکە یەک تاوانی نەکرد یەک سەرپێچی نەکرد گەڕاوە بەلای خوا پێی وت بە ڕەحمەتی خۆم حیسابت لەگەڵا بکەم یان بە لوودبەرزی تۆ وتی بە لوودبەرزی من خوای گەورە وتی نیعمەتێ لە نیعمەتەکانی من بخەنە سەر تەرازویەک بەرامبەر هەموو چاکەکانی ئەو نیعمەتە چی بوو چاوێک بوو لە چاوەکانی خستیانە سەر تەرازویەکە 300,000 ساڵ نەیتوانی حەقی نیعمەتێکی خوا بدە ئیماندارانی بەڕێز ئەبێ وریابین چاکەکانمان بەدەستی خۆمان چی نەکەین بەتاڵ نەکەینەوە یەکێ لەو پیاو چاکانە ئەفەرمێ لە بەینی سەفا و مەڕوا پیاوێک ئەڵێ دیارە ئەمە زوو بووە و یەستر بڵێن چووەتە پشتی یەسترەکە و لە بەینی سەفا و مەڕوا ڕۆیشتووە پارەی بووە خەڵکانێکی ترش بە پێ چووە ئەڵێ لەو کاتە نیەتم کەمێ گۆڕا سەرسام بووم تەها من چیش پیاوێکی چاکەم لە ماڵی خوایە لە بەینی سەفا و مەڕوا بە یەسترێکەوە بۆ خوا عیبادەتەکەم ئەڵێ دوایی بینیم ئەم پیاواڵێ ئەو پیاوەم بینەوە ساڵانی تر
خەڵکی هەمووی لەسەر یەسترا و بە پێ ئەڕوا هەرچی بارەکەیکی داوەتە شانیە وتم فڵان کەس باشە تۆ ئەرە و زەلامە نەبووی خەڵک بە پێ ئەڕۆی تو لە پشتی یەستر بووی وتی بەڵێ بەڵام عهدم کرد لەسەر خۆم ئەو ساڵەی کەوا بوو لە نەفسی خۆم زۆر ڕازی بووم وتم من پیاوێکی زۆر چاکم ئەمانە دیارە ها خوای گەورە چی داوەتە من بەسەری پشتی ئەی ئەسپێکا دەڕۆمەوەوان بە پێ ئەچن عقوبەی خۆمدا ئەبێ من بە پێ بچم و ئەوەشی پێمە بیدەمە شانمە عقوبەتەن بۆی نەفسی خۆم بشکێنمەوە ئیماندارانی خۆشەویست ئەم پیاوە بەڕێزە ئاوای کردو بۆی نەفسی خۆی چی بکە بشکێنێتەوە بۆ ئەوەی عجب و تەکەبر نەیگرێ کۆتاییمانەوەیە ئیمانداران و خۆشەویستان ئەوەی بۆ کاربەدەستانە تەماشای ئیمامی عومەر کرد ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ سەحابەیەک ئیمامی عومەرم بینی خۆی شتیەڵ گردو و خستێتە پشتی ئەی با یعنی خۆی حەماڵی ئەکا سەحابەی وتیە ئەی ئەمیر مسلمانان ئەی گەورەی مسلمانان ئەی ڕەیسی وڵات تۆ پێویست ناکە ئەمە بکەی بەڵێ بەوانەی دەوروبەرت یەکێکیان ئیشەکەت بۆ کرد ئیمامی عومەر وتی نا من گەورەی مسلمانانم خەڵک دێ بۆ لای من کێشە و مشکلە و هەموو شتێ ڕووەکا لە من بۆیان حلەکەم ئەڵێ ڕۆژێ دانیشت بووم خەڵکێ زۆر هاتن بۆ سوڵحێک بۆ سوڵحێ لای من زۆر جار ئەو کەسانە شەگرێتەوە سوڵحەکەن وا نەزانێ خەڵک ڕووی کردە لە قاپی تۆ ئەمڕۆ ئەوە فەزلێکە خوا دایە پێت ئەگە سواسی خوا بکەی خوا زیاترێخە ئەگە نەیکەی خوای گەورە قاپەکەی تو ئەگۆڕێ ئەی با بۆ قاپێکی تر وریابی نەنازی بڵێ پیاوە چاکم بۆیە خەڵک تێ بۆ لام خەڵک ڕوویم لێەکە ئەوە نیعمەتی خوایە دایە پێت سواسی نەکەی زیادەڕەوی تیا بکەی خوا لێتە سێنێتەوە ئەڵێ خەڵکێکی زۆر هات ئیشەکەم بۆ ڕێخستن لەو کاتا شەیتان زەفەرێکی برد پێم وتی عومەر هاتوو پیاوێ چەنێ باشی چەنێ عەدالەتی خەڵکی تێ بۆ لای تۆ مش هەستام بە بەرچاو ئەو هەموو خەڵکەوە ئەوە تا خۆم گونێ خەمە سەر شانم ئەبێ خۆم حەماڵی بکەم بۆی بزان عومەر ئەوە نەکەم شەنەک زۆر بەرزار تەوازنی بکەم نەفسەکەی خۆم ئیماندارانی خۆشەویست چونکە ئینسان وەک ئیمامی شافعی فەرمی ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ ارفع الناس قدر من لا يرى قدره خەڵکێک بەرزکەرەوە کە حەز ناکا بەرز بێتەوە یان کە بەرزت کردەوە هەڵت نا بە شانیدا ئەوە نەبڵێ کە ئەهلی ئەوە بێ خەڵکێ بەرز مەکەرەوە کە بەرزکردنەوەی کوتان بە زەویدایە ئێمە خەڵکانێ بەرز دەکەینەوە زەرەرێتی نازانێ بۆ ئیمام شافعی خەڵکێ بەرزکەرەوە کاتێ بەرزکردەوە بزانێت چیەکە لە قەدر و لە مەکانەتی خۆی بمێنێ نەکوا خەڵکێک بێ کە نەزانێ ئیشی خۆی چییە خوای گەورە ڕەحم بە مولایەکمان بکە و عاقیبەت خێرمان بکە و